سڵاوتان لێبێ و ئێوارەیەکی باش بۆ هیوایم کە خوای گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەکی قوبوڵ کردبێ. ئەم جارەی ژیان دۆستی هاتوومەتە شوێنێکی تایبەت، بەڵام ئێرەش بەبێ ژیان دۆستی نییە هەڵبەت. هەر لە کارمەندان و لە توێژەرانەوە بوونەتە کەسانێکی مرۆڤ دۆست بۆ کەسانی بەرگراون، چونکە ئێرە چاکسازی ژنان و منداڵانە لە هەولێر. چاکسازیەکان ناوی خۆیان لەگەڵ خۆیانە. ئایا ئێرە بەڕاستی چاکسازیە و هەموو کەسانی کە بە دەروونێکی ڕووخاو یاخود بە تاوانێکەوە لێرە ئەمێننەوە دواتر چۆن ئەچنەوە دەرەوە، دڵی کە سوکاریان چۆن لای ئەوانە تا بزانن ژیانیان چۆنە لێرە. ئەم ئێوارەیە لەگەڵمان بن، ئەچمە لای توێژەرەکانیان هەموو کارمەندانە بزانین لە مانگی ڕەمەزان و پێش مانگی ڕەمەزان و دواتریش چۆن مامەڵەیان لەگەڵەکەن و چۆن ژیان دۆستیەکەن لەگەڵیانە. لەگەڵمان بن. ژیان دۆستی چۆنە لە ناو چاکسازیە؟ کەسانێکێن ئێرە بە دەروونێکی ڕووخاو یاخود بە تاوانێکەوە یاخود بە وەکو کەسانێکی ئاسایی نین کە بێنە ئێرە، ئێوە چیان بۆ کرێ؟ ئایا ژیان دۆستی کە ئەو مرۆڤ دۆستی کە هەیە لێرە چۆنە توانن بیگۆڕن جا ئەو ماوەیە کورت بێ یا درێژ بێ تا بە کەسێکی ئاسایی و مرۆڤێکی چیکە بچێتەوە ناو کۆمەڵگا؟ بەڵێ تا ڕێژەیەکی زۆر باش هەیە، تەجروبەی باشمان هەیە کە ئەمە کێشەکمان هەیە لە چاکسازیەکی ژنان و منداڵان. ئەمە لە هەمان کاتدا کە ڕاگیرا و سزادراومان هەیە لە سزادراوە تا حدەک دەڵم ڕێژەیەکی زۆر باش ئەو ژیان دۆستی کە باسەکەی هەیە، بەس لە ڕاگیراوە تا حدەک نییە، چونکە ئەوەش لە ڕووی قانونیەوەش گونجاو نییە هەتا کەیسەکان یەکلارتەوە. تەجروبەی زۆریشمان هەیە، کەیسی زۆر زیندومان هەیە کە ئەو ژیان دۆستی کە ئێمە دەمانەوێت بەرنامەی چاکسازیەکەمان وایە لەسەریان جێبەجێ دەکرێت، ئیدی 100% جێبەجێ کردووە و ئامانجێکی خۆمان پێکەیە. باشە، خانمێک یەتە ئێرە، ژنێک یەتە ئێرە بە هەر شێوازێک بێ کە لێرە سزادراوە، چۆن مامەڵەی لەگەڵەکەن؟ مامەڵەکردنی هەر بەندکراوێک ئەمە یەکەم شێت کە لەگەڵ ئەمە هەندێک خزمەتگوزاریە کە پێشکەشی ئەو بەندکراوە ئەکەین. یەک لەوانەیە لە ڕووی تەندروستیەوە کەمە لەوانەی بنکەی تەندروستی خۆمانەیە تا حدێک بزانین لە ڕووی دەرونی و ئەشکالی هەیە، لە ڕووی جەستەییە، ئەوەی لە ڕووی تەندروستیەوە ئەمە هەموو هاوکارێکی پێشکەشەکەن. پاشان لە ڕێگەی توێژەرانی خۆمان لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە ئەمە تا حدێک هەم هەر بەندکراوە کە دێ لە ڕووی لەوانەیە تا حدێک لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەندێک بابەتی کە ڕووخاوە ئێمە لە ڕێگەی توێژەرانی خۆمان هاوکاری ئەەکەین بتوانین تا ڕادەیەک لەو ژینگەی کردنە واقعیکەی ئەو تاوانەی ئەنجامدا کە بیهینە دەرێ. باشە، ئێستا بەندکراوان ئەو سزادراوان چۆن جیاکرێنەوە یاخود بڵێن ئەو کەسانی کەیەن هێشتا تاوانەکان یەکلایی نەبووتەوە بە موقعدێنە ئێرە و دواتر ئێوە چۆن کاریان بۆ بکەن؟ کارکردنی ئەمە جیاکردنەوەی ڕاگیرا و ساتنەوە لە ڕێگەی دادگاوەکانەوە دەکرێت نەک لە ئێمە. باشە، دۆخی ڕاگیراوەکان چۆنە؟ ئێوە چ مامەڵەیەکیان لەگەڵاکە؟ دۆخی ڕاگیراوەکانیش باشە، بەس بۆ کرزادراوەکانیە دووبارەش دەڵێم کارکردنیمە لەگەڵ سزادراوە نەک لەگەڵ ڕاگیراوە، چکە ئەوانە دۆسیەکانیان یەکلا نەبێتەوە. باشە، هاوڵاتیان چۆن لە چاکسازیە ڕوانن لە ناوەند یاخود لەم بینایە لەم شوێنەی کە ئەم بەڕێوەبەرەتی هەیە کە سوکاری بەندکراوە و سزادراوە چۆن لە ئێوە ڕوان؟ ئایا چۆن نەتوانن دڵنیاییان پێبن کە ئەو کەسەی لێرەیە بۆ ئەوەیە کە چاکسازی بۆ بکرێت؟ بەڵێ، لە ساڵانی پێشتر ئەوەی لە دەرەوە بوو لەوانێ بە چاوێکی تر تەماشای ناو چاکسازیەکانی کردبە، بەس ئەوەی کە بێتە ناو چاکسازی لە واقعا ببینی وانە. زۆر جارمان هەم جار باسەکەم لە زۆر ڕێکخراوەکان و دەڵم ئەوەی کە دەشبینین کە سوکاری ئایلەکان کە خۆشبەختانە کە دەڵێن ئەوەی کە ئەمە دەمانویست بەڕاستی لە دەرەوە نەمان کرد ئێوە کردان، ئەوە لۆمە هەمووشتا. خواردن و شوێنی مانەوەیان بەتایبەت خواردنەکانیان چۆنەوە چۆن خواردنیان بۆ ئامادەکەن بە چ ڕێگەیەک؟ خواردنەکانیان ئەوە تەندەری مخاولەوە لە ڕێگەی مەحافەزاتەوە ساڵانەیە، ئیدی خواردنەکانیشان زۆر باشە. ئێمە لە ڕێگەی
لێژنەی خۆمان لێژنەی خۆراکمان هەیە بەردەوام بە دوواداچوون خواردنەکانیاندا سەحەتێک باشە ڕیان لێ نییە چی خراپە چی گونجاو نییە لە هەمان کات دەمانگانەش لێژنێکمان هەیە لێژنەی هونەری پێ دەڵێن ئەمەش بە دوواداچوون بەرامبەر هەم لێژنەی خواردنەکە ئەکا هەم بەرامبەر بەندکراوەکانیشەکە تا حدێک ئاگاداری خواردنەکانیش بۆ ڕزانە بەندکراوەکان ڕایان لە خواردنەکانیانە. دەستان خۆش بێ زۆر سپاس. ئەو کەسانی کە هێنرێنە ناو چاکسازی ژنان و منداڵان لە هەولێر بێگومان پێویستیان بە چارەسەری دەرونیە لەبەرەوەی بە بارودۆخێکی قورسا تێپەڕێون یاخود تێپەڕێنن بۆیە توێژەری کۆمەڵایەتیان هەیە بەردەوام لەگەڵیانە من پرسیار لەوەکەم سلااو لە بارخان پێم بڵێ کێنەوانەی کێنە ئێرە ئەو کەسانەی کە ئەمێنە و ئێوە ڕێنمایی دەرونیان پێن. سەبارەت بوو کەیسانی کێنە ناو چاکسازی ژنان و مناڵان ئێمە زیاتر ئافرەتەکان وەرەگرین و ئەگەر مناڵیشان لەگەڵا بێت مناڵەکانیش وەرەگرین و زیاتر ئەوانەشن تەمانەوەی کەیەتە چاکسازیوانەیە ئەبێت بە ئەمری حاکم مدادوەر ڕەوانەی چاکسازی بکرێت و بە مادە هەریەک و بە پێی مادەکەی خۆی پۆلی نەکرێ و لە هۆڵی تایبەتەدا ئەنرێ و فۆرمی بۆ پڕەکرێتەوە وەرەگیرێ. باشە ئەو کەسانە بە بارێکی دەرونی خراپات تێپەڕن سەرەتایەوە چۆن مامەڵیان لەگەڵا کرد؟ ئێمە هەموو کەیسێک کە بیدایە دێت کە وەرئەگیرێت لە پێشوازی وەرئەگیرێت و مامەڵەیەکی ئەکادمی لەگەڵ ئەکرێت و فۆرمی بۆ پڕەکرێتەوە دوایی ڕەوانەی لای توێژەری کۆمەڵایەتێکرێ توێژەری کۆمەڵایەتیش لەگەڵیدا ئەنیشێ و فۆرمی تایبەت بەخۆی بۆ پڕکاتەوە دواتر ئەگەر پێویستی پێی بڕوانەی لای ئێمە ئەکرێوەکو توێژەری دەرونی لەگەڵی قسە ئەکەیندا ئەنیشین فۆرمی تایبەت بە خۆمان هەیە جلساتی بۆ ئەکەین ئەگەر زانیمان هەر زیاتر پێویستی پێ هەیە راپۆرتە نووسین و حالی دکتۆری دەرونیەکەین بۆ وەرگرتنی عیلاج یعنی دەرمان باشە بوونی کەیسێکی قورس لە لای ئێوە چەندێکی پێویستە یاخود ئێوە چیان لەگەڵاکەن بە تایبەت ئەو کەیسانەی کە زۆر مەترسیدارن و لەگەڵەوەشدا ئافرەتن خۆیان پێویستیان بە لایەنێکی عاتفی زۆر نزیک هەیە ئێوەکو ئافرەت لە بارودۆخیان تێگەن چیان بۆکەن؟ ئێمە ناتوانین بڵین کەیسی قورس و کەیسی سووک هەموو کەسێک کەیسەکەی بە نسبەت خۆیەوە لەوانەیە قورس بێت لەوانەیە بە شەد نەزەری منەوە شێوەیەک بێ بە خۆی شێوەزارێکی بلاوتە لەگەڵ هەچ کەیسێکە دانیشین ئەمبێ کێشەکەی بە هەند وەرگین و باری دەرونەکەی بە هەند وەرەگرین و مامەڵی بەپی خۆی بەچی هێور ئەبێتەوە و مرتاح بێت لەو کاتەمە کەیسی قورس و سووک جیاوازە لەعنی بەپێی مادەکەیتی ئەو کەیسانی کە بە مادەی مخدراتیان و متعاطی مخدرات و گەیشتنەوەتە مەرحلەی ئیدمان جیاوازن لەوەی کە یەک جارێکێک مخدراتی وەرگرت بێ لەبەرەوەی بەپێی کەیسەکەی خۆی ئێمە مامەڵەی لەگەڵەکەین و جلساتی بۆکەین هەیە بێ جلسەیەک دوان ئەگەینە مەرحلەی کە گوێمان لێ بگرێت یعنی چەند جلسە لەگەڵی داینشین و هێشتا لەو مەرحلەیانە کە تێمان بگا و سیقەوی پێیاکرد بێ هیواش هەیە لە جلسەی یەکەموانێ ئەتوانین وای لێ بکەین کە متمانەیەکمان پێ پیاکە لەبەرەوەی هەر یەک و بەپێی کەیسی خۆی جیاوازە. باشە تاوانەکان ئێستا لە چه ئاستێکان جیای کردو یا کەمی کردو؟ بەداخەوانەیە ئەم ساڵ شێوەی مادەکانی بۆمانێ شێوازێکی کێ جاران مەسەن لە چەند مانگا یەک کەیسی مخدراتمان بەڵام ئێستا بەداخەوە ئەیڵم ئەو دیاردەیە تۆزێ زیایی کردووە و کێشەی ئەلکترۆنیات و سۆشیال میدیا ئەمانش هەر بۆ بە پارتێک بەشێک لە کێشەکان بەو شێوەیە. لە ناو چاکسازیەکە وەرشەیەک هەیە تا سزادراوان یاخود بنکراوان لێرە فێری پیشەیەک بن یاخود ئەو پیشانەی هەیەە لێرە بەردەوامی پێبن هەر لە خەیاتی و لە وێنەکێشان و لە کاری شێوەکاری لە دروستکردنی چەندین بابەتی ئیشی دەست ئەوان بەردەوام ڕۆژانە کاتەکانیان بەم شێوەیە بەسەر بن جا شتی زۆر جوانیان دروست کردووە لەو حاتی زۆر جوان یەکێک لەوانش لۆگۆی کوردستان 24 کە بە هەدیەمەهاتی بینیمان دروستیان کردبوو وەکو خۆشەویستێک بۆ کوردستان 24 لێرە لە ناو وەشەکە دروستیان کردووە بە دەستی خانمێک دروست کراوە.
لە چاکسازی زۆر جار کەسانێک هەن لە دەرەوەی ئێرە کە سیرەکەن بە شوێنێکی زۆر مەترسیداریە بینن هەڵبەت بۆ خۆی دوو ئاراستەیە شوێنێکە مەترسیدارە تا کەس نەیەتە ئێرە بەڵام لە دیوێکی دیکەشەوە لەگەڵ ئەوەی ئەو بارودۆخانە هەیە ژیانیش بەردەوامە لێرە ناوی خۆی لەگەڵ خۆیەتی کەوترێت چاکسازی ئەو کەسانی کەێنە ئێرە بە دەروونێکی ڕووخاوی یاخود بە شێوازێکی جیاواز لە کەسێکی ئاسایی یەنە ئێرە بەڵام ئەوەی ئەکرێت لێرە بۆ ئەوەیە کە ئەو کەسانە ئاسایی ببنەوە و دواتر دوای حکوومەکەی ببنەوە ژیانێکی ئاسایی یاخود کەسانێکی ئاسایی ژیان بکەن بۆیە من لەگەڵ کاگڕێبین هەنێ گفتوگۆ کەم سەبارەت بە ئەو دوودیوەی کە لە چاکسازیە هەیە کاگڕێبین خەڵکەی بینێ بە شوێنێکی زۆر ترسناکەی بینێ ئەمە دیوەکەی دیکەشیەوەیە کە ئەمانوێ بزانین ژیان دۆستی لێرە چۆنە خۆی ئامانجی چاکسازی بریتە لە دووبارە شانەوەی نەوجەوان بۆ ناو کۆمەڵگا ینی نەوجەوان لێرە لە چاکسازی لە ڕێی توێژەری کۆمەڵایەتی و توێژەرە دەرونیەکانەوە ئامادە دەکرێت حاضر دەکرێت بۆ ئەوی جارێککە کە چۆ دەرەوە ئەو مەترسیانێک کە لە سەری بۆ لە سەری نەمێنە دووبارە تێکەڵی کۆمەلگا بێتەوە کە تێکەڵی کۆمەلگا دەبێتەوە تەمان بە کۆمەڵێک بەرنامەی جۆرا جۆر ئەویش هەر لە ڕێی توێژەری کۆمەڵایەتی و توێژەرە دەرونیەکانەوە ئەنجام دەدرێت جگە لەوە چی دیکە بۆکەن هەم لە ڕووی جەستەیەوە جیا لە ڕووە دەرونیەکە ئەمە بینیمان وەرشتان هەیە یاخود خولی ڕاهێنان هەیە ئەمانە لە ئەس پێویستن بۆ بەندکراوەکان چاکسازیەکەمان بەدەر نییە لە چاکسازیەکانی تر بەڕاستی ینی کۆمەڵک خزمەتگوزاری کە لێرە پێشکەش دەکرێت خزمەتگوزاری تەندروستیە لە ڕێی بنکەی تەندروستیمانەوە هەروە خزمەتگوزاری پەروەردەیی لە ڕێی قوتابخانەیەکی خۆمانەوەی هەر لە ناو چاکسازیە خزمەتگوزاری کۆمەڵایەتی و دەرونیشمان هەیە لە ڕێی کەیساتی تایبەتەوە کە ڕۆژانە لەگەڵیان دانیشن نەوجەوان بە هیچ نوعێک ئێمە نایڵین لە ژوورەوە دانیشێ مەسەلەن مەشغوڵ بێ بە یان بیر لە شتەکانی خۆی بکاتەوە وای لێ دەکەین بە زۆرترین شدیانەوە بە پێی فاکتەرەکانی کۆمەڵناسیە بە پێی پرەنسیپەکان نەوجەوان بە هیچ شێوەیەک نابێت لە ژوورەوە بە تەنیا دانیشێ بیر لە خۆی بکاتەوە بۆ ئەوەی بیری خراپی بۆ بیا تووشی حاڵەتێکی نەفسی حاڵەتێکی دەرونی بێ ئەی لە چ ڕوویەکە ئەوان پێداویستیان هەیە کە ئێوە بۆیان پڕ بکەنەوە لەم کاتەیە ئێوە چۆن هاوکاریانەکەن بە تایبەت نەوجەوانە لەوانەیە بەبارێکی دەرونی قورسان نەگەشت بێتە ئەوە یان ئەگەر نەوجەوانیش نا ئەو منداڵانەی کە بە ناچاری لەگەڵ دایکیانن کە منداڵن نازان تاوانەکەیان چییە بەڵام ناچارن لێرە ئێوە چیتان بۆ ئەوانە کرد ئەو منداڵانێک کە لەگەڵ دایکیانن بە پێی یاسای چاکسازی هەتا 3 ساڵ منداڵ بۆی هەیە لەگەڵ دایکی بێ لێرە لە چاکسازی دوای 3 ساڵەکە ئیحالەی یا کە سوکاری وەری دەگرێتەوە یاوەتە ئیحالەی چاودێری کۆمەڵایەتی دەکەینەوانی بێسەرپەرشتان بەڵام تا 3 ساڵ لێرێ بۆ ئەو 3 ساڵی کە لێرەشە حەزانە داینگەیەکی بچووکمان دروست کردووە لە ژوورێ سەرپەرشتیان دەکەن بە بێچێشە بۆ ئەوەی هەرمۆکو دەرەوە بن بە وابیر نەکەنەوە کە دابڕاون لە دەرەوە باشە ئەو کەیسانەی کە لێرە جیاوازە لە کەیسێکی تر یاخود ئەگەری ئەوەی هەیە مەترسی بێ بۆ نەوجەوانەکان یان بۆ ئافرەتەکانیش بە هەمان شێوە ئێوە ئەم جیاکاریتان چۆن کردو چۆن بە جیاداتان ناون لە ناو چاکسازیەکە سیستەمی چاکسازی بە پێی وقایعی کوردستان پۆلێنمان هەیە ئێمە پۆلێن دەکەین بە پێی کەیسەکان دوو جۆرە پۆلێنمان هەیە پۆلێنێکمان هەیە بە پێی کەیسەکان دابەش دەکرێت مادەی 406 لە 413 پۆلێن دەکرێت پۆلێنێکی کەمان هەیە بە پێی تەمەنە بەس بەڕاستی ئێمە ینی ئەوەی ڕێگرا وەکو خۆی 100% ناتوانین بەرنامەکان جێبەجێکن نەبوونی شوێنەکەمان زۆر کۆنا شوێنەکەشمان زۆر بچووکە بەڕاستی ینی ئیستیعابی ئەو هەموو سزنەی ناکە کە لێرەیە ڕۆژانە بۆ مادێ بەڵام ینی فی کولی ئەحوال ئێمە توانیمانە پۆلێنیان بکەین بە پێی تەمەن ئێستا پۆلێنمان هەیە لە ناو چاکسازی بە پێی تەمەنە ئەوانیش 3 پۆلێنن منداڵانە بەشی منداڵانە بەشی هەرزەکارانە بەشی گەنجانی پێگەیشتووە لە 18 بۆ 22 ساڵی دەگرێت بۆ ئەوی تێکەڵاوی دروست نەبێت کە تێکەڵاوی لەو عمرانە دروست بێ وانێ حاڵەتێکی نەخوازرا و ڕووبدا لەگەڵ بەردەوامبوونی ژیان هەرچەندە جوانیەکان هەبێ بێگومان بەدەر نابێت لە تاوانەکان و تاوانکاران بەڵام ئەوەی لەناو بەڕێوەبەرەتی چاکسازیدا دەگوزارێت بە ئەرکی کارمەندان و توێژەران و هەموو کەسانی کە لێرەن تەنها ئەوەیە کە ئەو کەسانی بە دەروونێکی ڕووخاو یاخود کەسانێکی نائاساین دێنە ئێرە هەوڵیان لەگەڵ بدەن بتوانن بیاخەنەوە ناو کۆمەلگا یاخود ئەوەی لێرە پێشکەشیانەکرێت تەنها مرۆڤ دۆستی و ژیان دۆستیە وەکو بینیمان لێرە ژیان دۆستی هەبوو بۆ هیواین
هیچ کات و هیچ کەسێک ڕێ نەکەوێتە ناو بەندکراوەکان یاخود شوێنەکانی چاکسازی تا گیاندۆستێکی دیکە ماڵەوە.